لە بینی ساڵی 2014 بۆ ئێرە لە ساڵی 2014 332 ڕووداوی هاتوچۆ ڕووی داوە و 48 کەس گیانی لەدەست داوە 478 کەسیش بریندار بووە یعنی ئەم فەرق و جیاوازیە بە نسبەتی ئەو ئاوارە زۆرە یعنی ژمارەیەکی زۆر کەمە ئەوە نییە کە بڵێن وەڵا ڕووداوەکان ڕوو لە هەڵکشانە کە ئەو ئۆتۆمبیلانەی ڕووداوی هاتوچۆیان کردووە 543 ئۆتۆمبیل تووشی ڕووداوی هاتوچۆ بووە ئەوەی تایبەت سی بار هەڵگر 145 کرێ 34 ماتۆرسکیل 61 ژمارەی ماتۆرسکیل ڕوو لە زیاد بوونە زیادی کردووە ژمارەی ماتۆرسکیل 192 ڕووداوی هاتوچۆی پێکدادان بووە وەرگەڕان 77 شێلان 65 شێلانەکان بە زۆری لە ناو شارەکانایە ئەم ڕووداوانە بە شوێنی ڕووداوەکانیش دیاری بکەین کەلار سلێمانی 53 ڕووداوی هاتوچۆ کەلار خانەقین 49 کەلار کفری 41 ناو شاری کەلار 108 خانەقین 64 کفری 18 ئەو ڕووداوانە لە سنووری بەڕێوەبەرایەتی هاتوچۆی گەرمانە ڕوویان داوە سەرپێچیەکان 69859 سەرپێچی جۆراوجۆر تۆمار کراوە لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی گەرمیانە دەستگیرکردن 1052 شۆفێرمان دەستگیر کردووە 448 شۆفێری بێ مۆڵەت دراوە بە دادگا لەلایەن بەڕێوەبەرایەتی هاتوچۆی گەرمیانەوە خێرایی زیاد 17168 کەس دراوە بە ئیجراعاتی یاساییان لەگەڵا کراوە سەرڕای ئەوە ئیجراعاتی تر زۆر ئەنجام دراوە وەکو سیارەی بێژمارە لەسەر پەردە لەسەر دووکەڵ لەسەر بەرجەکانی توند و تۆڵی ئەمانەش ئەنجام دراوە بۆ یەک کۆی هەموو ئەو سەرپێچیانە 69859 ئیجراعاتی یاسایی ئەنجام دراوە چالاکی بەشی هونەری لە ساڵی 2015 9393 مۆڵەتی شۆفێری دراوە بە هاوڵاتیان گشتی 4821 دراوە بە هاوڵاتیان 13 مۆڵەتی گشتی دراوە بە ژنان تایبەت 3897 مۆڵەتی شۆفێری دراوە بە ژنان کە 970 دراوە بە ژنان 675 مۆڵەتی ماتۆرسکل دراوە بە هاوڵاتیان مۆڵەتی نێودەوڵەتی 154 مۆڵەتی نێودەوڵەتی دراوە بە هاوڵاتیان پشکنینی ئۆتۆمبیل 14177 ئۆتۆمبیل لە سنووری گەرمیانە ئەم ساڵ پشکنینی بۆ ئەنجام دراوە بەشی ئەندازە هەرچەندە قەیرانی دارایی هەیە بەڵام هەندێک ئیشوکاری باشیان ئەنجام داوە ئەوش بە هەوڵ و کۆششی هەم ئەفسەران و کارمەندانی هاتوچۆ بە زۆری لەبەر ئەوەی بەهۆی قەیرانی داراییوە هیچ شتێکیان بۆمان نەکردووە ئللا ئەو کۆنەوشتانە کە چاکمان کردێتەوە لە علامەکانی هاتوچۆ لە دانانی تاسە لە ئەو شتانە هەموو کۆنەوشتەکان ئەوەمان کردووە ئیش باشیان ئەنجام داوە ئەوش نەبووتە هۆی ئەوەی کەوارڕێگریە کە بەشی ئەندازە نەیتوانێت چالاکیەکان ئەنجام بدە بەڵام بە هومێدی ئەوەین کە ساڵی 2016 ساڵێکی باش بێ و قەیرانەکان نەمێنێەوە بتوانین ئیشوکاری باش ئەنجام بدەین لە ناو شارەکانەوە هەموو شارەکان بتوانین هەوڵ ئەوە بدەین تەرفلایتی بۆ دابنین لەو شوێنانەی کە پێویستەکە لەو شوێنانە پێویستەکە تاسەی بۆ دابنین یان نیشانەکانی ڕێپیشاندەر لە سنووری هەموو قەزا و ناحیەکانە دابنین و بەشی ڕاگەیاندنیش ئیشوکاری باشیان ئەنجام داوە و حەزەکەم بەڕێوەبەری بەشی ڕاگەیاندن خۆی ئامار و کار و چالاکیەکانی خۆی لەبەر کار و چالاکیان زۆر بووە خۆی بیخاتە ڕوو و ئێمەش ئامادەین وەکو بەڕێوەبەراتی هاتوچۆ هەر پرسێک هەر پرسیارێک کە ڕوبەڕوومان بێتەوە یا ڕوبەڕووی لێپرسراوی بەشەکان بێتەوە بۆیە هەمویان لێرە ئامادەن بۆ ئەوەی وەڵامتان بدەنەوە من زۆر سوپاسانەکەم سپاس بۆ حەمید ناسر بەڕێوەبەری هاتوچۆی گەرمیان بەڕێزان پێشەوەی دەرگای پرسیار بکەینەوە بۆ ئێوە دیارەوەکو باسی کردێمە بەرنامەی هاتوچۆیمان هەیە ئەوەی ڕادیۆیی و لەگەڵەوەش تیمێکی هاتوچۆمانێ لە 2009 هەموو ساڵێک لە خوێندنگاکانە گەڕێت وەکو ڕاگەیاندن بۆ شارکردنەوەی خوێندکارانی بنەڕەتی بۆی لە ئایندە بتوانین هیچ نەبێ نەوەیەک پێ بگێت کە بە قەناعەت و پابەندێت بە یاساکان بە تایبەت یاسای هاتوچۆ من ئەمە پێش ئەوە لە خولەکێکە بە کورتی باز لە هۆکاری ڕووداوەکانی هاتوچۆ لە سنووری گەرمیان نەک گەرمیان بۆ هەموو کوردستان لە ئێستادا لە کوردستان هەمیشە گوێبیستی ڕووداوێکی هاتوچۆ دەبی
لە پاش ڕووداوەکە ئەو ڕێکارە یاسایانەیە کە گیرێتە بەر تەنها شۆفێر سزادراوە. ئەمە کەمون باسیەکەم لە دهۆکە تا خانەقین، یعنی باس لە هیچ هۆکارێکی تر نەکراوە، ئەگەر باسیش کرابێت کەس سزای نەداوە. یعنی ئێمە کاتێک باس لە ڕووداوی هاتوچۆ دەکەین زۆر هۆکارگەلیەکەن کە دەبنەوەی دروستبوونی ڕووداوی هاتوچۆ. شۆفێرە توانین بڵێن لە سەدا سیەتی لە سەدا هەفتای چەندین هۆکاری تر هەیە، لەوانە هەر پیادێ ئەویش هەر مرۆڤە کە زۆر جار دەبێتە هۆی دروستبوونی ڕووداوی هاتوچۆ. زۆر جار کەسانی ماڵەوەیە تەلەفۆنێکا بۆ شۆفێرێک وا سەغڵەتێکا کە تووشی ڕووداوی هاتوچۆ بێ. زۆر جار ئەکرێت هۆکاری ڕووداوەکانی هاتوچۆ ئەندازیارێکی ڕێگاوان بێ یا شارەوانی بێ، ڕێگایەک بە هەڵە دروستەکات بەنا ئەندازەی دروستەکات، ئەم ڕێگاوە بێتە هۆی دروستبوونی ڕووداوی هاتوچۆ. پزیشک کە هیچ کاتێ باس نەکراوە کە دکتۆرە بێتە هۆی دروستبوونی ڕووداوی هاتوچۆ، لاتان سێر نەبێ لە ئێستادا توشبوون بە نەخۆشە دەروونەکان لە کوردستانە پەیوان بە ڕێژەیەکی بەرزە. ئەم نەخۆشیانە بۆ چارەسەرکردنی پێویستی بە دەرمانی هێورکەرەوە کۆمەڵێک چارەسەر هەیە. ئەم دەرمانە کە دەدرێت بە هەر شۆفێرێک پێویستە، ئەم ڕێکارە یاسانەمە بە پێشنیاریش بەرزمان کردێتەوە، پێویستەوە دکتۆرە بە نووسراوێکی فەرمی لە دەستگای فەرمیەکەی خۆیەوە بە ڕێوەبەراتەکانی هاتوچۆ ئاگادار بکاتەوە هەر هاوڵاتێک کاتێک کە ئەو دەرمانانەی پێدەدرێ هەستن بە لێسەرنەوەی مۆڵەتی شۆفێرەکەی هەتا ئەو کاتێک چارەسەرەکەی وەردەگرێت. بۆیە هەنێ جار دکتۆر بۆتەوەی دروستبوونی ڕووداوێکی هاتوچۆ کە لە هیچ شوێنێک باس نەکراوە. دادگاکان زۆر جار دادگاکان بۆچی ئەماڵێن ئەوانیشی کێکن لە هۆکارەکان بۆ زۆربوونی ڕووداوەکانی هاتوچۆ، ئەگەر بە دیقەت بنەو قسەیە دەبینن سوکترین سزا لە ناو دادگاکانە ئێمە دەبینی لە سنووری گەرمیان، نەک لە گەرمیان لە هەموو کوردستان. و ئەمانیش پشتبەستن بەو ڕێکەوتنە کۆمەڵایی کە دەکرێت لە چوارچەوەی یاسایە کە جێکراوەتەوە. زۆر جار ڕێکەوتنە کۆمەڵایەتیەکان کاتێکە شۆفێرێک دەبێت هۆی گیانەدەزانی 5 کەس، ئەم ڕێکەوتنە کۆمەڵایانە یاسای ئفلیس کردووە. وای لێ دەکات کە دادگا دوای ڕێکەوتنەکە سزایەکی زۆر سوودی شۆفێر بات. ئەم شۆفێرە دیسانەوە پاشمانێک زیندانی کە زۆر کەمە کە لە کاتێکا بەپێی مادەی 24 تا 20 ساڵ زیندانی هەیە بۆ کەسێک کە بێتە هۆی دروستبوونی ڕووداوی هاتوچۆ چەند کەسێک گیان دەستدا. بەڵام تا ئێستا نە ئێمە و نە ئێوە شتیواتان نەبیستۆ شۆفێرە ساڵێکی زیندانی بکرێ، ئەسەر گەورەترین تاوان کە بیکات چەند کەسێک گیانە دەستدا. بۆیە ئەمانە هۆکارن کە تا ئێستا لە کوردستان بەداخەوە باس نەکراوە لە هەمووی بەڵێ بەرزانەوەی کە بینیتان